محەممەد حسێن مەجید ناسرا و بە شوانڕابەر لە ساڵی 1970 لە هەولێر لەدایک بووە. لە هەولێر نیشتەجێیە. ئەندامی ئەنجومەنی باڵای کۆمەڵی دادگەریە. لە ساڵی 1970ەوە پەیوەندی بە کاری ئیسلامیەوە کردووە. هەڵگری بڕوانامەی 1. دەرچووی پەیمانگای ئیمامی شافیعی عەبدوڵای کوڕی عومەر پەیمانگای ئیسلامی هەڵەبجەیە. 2. دەرچووی کۆلێژی زمانی عەرەبی و زانستەکانی قورئان هەروەها 1 ساڵ ماستەر لە زانکۆی حوڕەی هۆڵندیە. 3. خاوەنی مۆڵەتی زانستی مەلایەتیە. 4. دکتۆرای فەخری لەلایەن زانکۆی المثقفین والأدیباء العرب والاتحاد العام للمثقفین والأدیباء العرب هەیە. ئەو پۆست و بەرپرسیارەتیە حزبیانەی پێشتر هەیبوون. 1. کارگێری مەکتەبی ڕێخستن بەرپرسی هەرێم لە پارێزگای هەولێر لە ساڵی 1993. 2. سەرپەرشتیاری هەرێمەکان. 3. ئەندامی لقی مەکتەبی سیاسی هەولێری کۆمەڵ و سەرپەرشتیاری سۆران و دهۆک لە ساڵی 2021. 4. بڕیاردەری ئەنجومەنی سەرکردایەتی لە ساڵی 2015 تا 2021. 5. بەرپرسی مەڵبەندەکانی هەشتی سۆران یانزەی دەوروبەری هەولێر لە ساڵی 2010 تا 2012. 6. بەرپرسی دەستگای شەهیدان و پێشمەرگە دێرینەکانی کۆمەڵ. ئەو خوڵ و ڕاهێنانەی کە بەشداری تیاندا کردووە. بەشداریکردن لە دەیان خوڵ و ڕاهێنان و وانەوتنەوە لە چەندین کۆنگرە و کۆنفرانسی ناوچەیی و نێودەوڵەتی کە لەلایەن ڕێکخراوە نێودەوڵەتیەکانەوە بەڕێوە چوون. شارەزایی و لێهاتووی هەیە لە 1. زمانەکانی فارسی و عەرەبی. 2. نووسەر و ڕۆژنامەنووس و وەرجێڕ. 3. شارەزا لە سیاسەت و پەیوەندیە سیاسیەکان. 4. شارەزا لە پەیوەندیە کۆمەڵایەتیەکان. 5. شارەزا لە کاروباری ڕێخستن و پێشمەرگە. چالاکی ڕۆشنبیری و کەلتوری. نووسین بەشداری کۆنگرە و کۆنفرانسی زانستی و کۆڕ و وانەوتنەوە. 1. دەیان کۆڕ و کۆبوونەوەی بەڕێوە بردووە. 2. دەیان کتێب و نامیلکەی نووسیوە. 3. سەدان بابەتی بە زمانەکانی کوردی و عەرەبی نووسیوە. 4. بەشداری دەیان کۆنگرە و کۆنفرانسی کردووە. 5. بەشداری دەیان کۆڕ و سیمیناری کردووە. 6. بەشداری لە دەیان خوڵ و ڕاهێناندا کردووە. 7. لە دەیان خوڵ و ڕاهێنان وانەی وتۆتەوە. 8. لە دەیان کۆڕ و سیمینار موداخەلاتی کردووە. 9. دەیان کۆڕ و سیمیناری بەستووە. 10. دەیان پۆستی بەڕێوە بردووە. پەیامی پاڵێوراو بۆ دەنگدەران. یاسای چاک دەردەکەین. دژایەتی یاسای خراپ و ناشەرعی دەکەین. چاودێری توندی حکوومەت دەکەین. بەرهەڵسکاری خراپ و ناڕەوا و گەندەڵی و ستەم و نەعەدالەتی دەکەین. بەرگری لە کوردستان و مافی ڕەوای هەمووان دەکەین. دروشم، یاسای چاک، کاری باش، خزمەتی پێویست، ژیانی شایستە.